گفتوگویەکی کراوەیە لەبارەی پرسی بە پارێزگابوونی هەڵەبجە. کۆمەڵێک ڕاستپاردە گەڵاڵە دەکرێن و خەم و پێداویستەکانی شارەکە دەگەێنرێتە بەغداد. ئەمڕۆ مێزگردە بۆ ئەوەیە کە ئەم خاڵانە گەڵاڵە بکەین لە چاچەوەی یاداشتێکە چی پێویستە بە گوێرەی ئاست و با بڵێن خاصیەتی خۆی بدرێ بەلایانی پەیوەندیدار لەوانە ئەنجومەنی ئەمیدارەتی ئەنجومەنی وەزیران و هەروەها وەزارەتەکانی نێو حکوومەتی فیدراڵ بە نووسرا و بە مفاتحەی فەرمی هەردوو ڕێکخراو ئەم داواکاریانە دەگەێنرێت و متابعە دەکرێت تاوەکو جێبەجێکردنی پێمان وایە بەشێکی کەمیشی جێبەجێ بکرێت ئەمە دەستکەوتێکی گەورەیە بۆ ئێمە بۆ ئەم دانیشتنەی کە ئەم بەڕێزانە کۆبوونەوەتیایە. جێگری پارێزگاری هەڵەبجە دەڵێت بە پارێزگابوونی هەڵەبجە بۆ گشت لایەک سوودی هەیە و داوا لە نوێنەرانی کورد و ئەندامانی ئەنجومەنی نوێنەرانی عێراق دەکات دەنگ لەسەر پرۆژە یاساکە بدەن. سەرۆکی تۆڕی ڕێکخراوەکانی هەڵەبجەش نایشارێتەوە پاش چەندین ساڵ هەوڵەکان بۆ پارێزگابوونی هەڵەبجە کۆتایی نەهاتوون. هەردوو پرۆژە یاساکە هیچ سێمی ماوە کە دەنگدانە لە سەریدارە ئێمە لێرە پەیامان بۆ ئەندام پەرلەمانەکانی خۆمان بۆ ئەندام پەرلەمانی حکوومەتی فیدراڵی عێراق برا عەرەبەکانمان کە جوهودی باش بکەن لە نزیکترین کاتە هەوڵ بدەن دەنگ بدەن بە پرۆژە یاسایی بە پارێزگابوونی هەڵەبجە، چونکە خۆی ئەم بە پارێزگابوونی ئەهمیەتی هەیە هەم بۆ خەڵکی هەڵەبجە هەم بۆ ناوچەکە هەم بۆ هەرێمی کوردستان. داخەوە کە ئەمە ئەوترا کارێکی نیشتیمانیە ئەرکێکی ئینسانی و ئەخلاقیە خەرەبووکردنەوەی قوربانی بوونی ئەم شارێ، بەڵام هیچی ئەمانە وای نەکرن بەرپرسانە لە پای بەرپرسایەتی خۆیان نابن بەجددی لە خەمی ئایندی ئەم شارە و نەوەی ئێستای ئەم شارا بن کە لە بێکاریە بێ پرۆژەیە بێ خزمەت گوزاریە ئەم شارە بەردەوام بچووکە بێتەوە بەردەوام چۆڵ ئەبێ و لە ڕووی ئیداریەوە لاواز و ئانی پەرتەوازە بێ. بەداخەوە کە گوتم ئەمەشێک بلو پرۆژانەی کە نەک ئومێدی بۆ ئەم شارە نەژێڕایەوە نەک قەرەبوو نەکرایە بەڵکو بۆ بارێکی گران و ئانی دۆخەکەی خراپتر کرد. گەرچی وەزارەتی پلاندانانی عێراق نەخشەی پەسەندکراوی پارێزگای هەڵەبجەی بڵاو کردەوە و پەرلەمانی عێراق دوو دانیشتنی بۆ تێپەڕاندنی پرۆژە یاسای بە پارێزگابوونی هەڵەبجە وەک 19مین پارێزگای عێراق ئەنجام داوە، بەڵام تا ئێستا دیار نییە کەی دەنگدان لەسەر یاساکە دەکرێت و بەفەرمی هەڵەبجە دەبێتە پارێزگا. سامان فەتاح، کەناڵی ئاسمانی پەیام، هەڵەبجە.